والحضور في هذا الاجتماع الذي يخص محافظة پێکاتەکانی کەرکووک چاوەڕێی گەڕی سێمی کۆبوونەوەکانی محەممەد شیع سۆدانی سەرۆکوەزیرانی عێراق دەکەن لەگەڵ لایەنە براوەکانی کەرکووک لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان. هێشتا ناکۆکیەکانی نێوان کورد و عەرەب و تورکمانی کەرکووک لەوە زیاترە کە بگەنە ڕێکەوتن بۆ پێکهێنانی ئیدارەی کەرکووک و دانانی پارێزگارێکی نوێ. سەرۆکی کوتلەی پارتی لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئاشکرایی دەکات لێرە و لەوێ کۆبوونەوەی داخراو هەن، بەڵام سازش نەکردنی لایەنەکان لەسەر داواکاریەکانیان وای کردووە نەگەنە ڕێکەوتن. گرفت هەیە ئەگەر بڵێن نییە و زیاتریش تا ئێستا هەریەکی لە سەقفی داواکاریەکانی خۆی نایەتە خوار، هەموو نەتەوەکان هەرێکی و بەڵێ کۆمەڵی اقتراحات هەیە، بەڵام زیاتری ئەوەیە کە ئەتوانم بڵێم گرێکشۆرەی بابەتەکان مەسەلەی دەستنیشانکردنی پارێزگارە بۆ شارەکە کە ئومێدەوارین بتوانین لە داهاتوودا وەکو ئاماژەم پێکرد بتوانین بگەینە سیغەیەک و کەسێک دەستنیشان بکەین کە بتوانێت بە بۆعدی یەک مەسافە لەگەڵ تەواوی نەتەوەکانی ئەم شارە بێ و خزمەتکاری تەواوی چین و توێژەکانی شارەکەمان بێ. ناکۆکی نێوان پێکاتەکان لەلایەک پێکەوە و ناکۆکیە نێوخۆیەکانی نێو هەر یەک لە پێکاتەکان لەلایەکی دیکە بوونەتە هۆکاری قوڵبوونەوەی کێشەکان و نەگەشتن بە ڕێکەوتن. هەرچەندە عەرەب و تورکمانی کەرکووک لێک نزیکن، بەڵام دەڵێن هیچ هەنگاوێکی نوێ نییە بۆ ڕێکەوتن. يعني لحد هذه اللحظة لا يوجد موقف رسمي يثبت فرضيات. تا ئێستا هەڵوێستێکی فەرمی نییە لەبارەی گریمانەیی نووسراوی داواکاری پێکاتەی کورد و عەرەب و تورکمانەکان. قسە هەیە سەبارەت بە دەستاو دەستکردنی پۆستی پارێزگاری کەرکووک، بەڵام هەڵوێستێکی فەرمی نییە لەلایەن حیزبەکانەوە جگە لە پێکاتەی تورکمان کە بە شێوەیەکی فەرمی ڕایگەیاندووە. بڕۆم وایە بارودۆخی کەرکووک ئاڵۆزە، تا چەند چارەسەرەکە دوابکەوێت ئەنجامی باشتر دێ بەدەستەوە. هەبوونی محەممەد شیع سوودانی لەسەر هێڵ ئەگەری زیاترە بمانگەێنێ بە چارەسەری قەیرانەکە و بابەتی پێکهێنانی حکوومەت لە کەرکووک تا ئێستا ڕێکەوتنێکی فەرمی لە ئارادا نییە، بەڵام دانوستان لە نێوان پارتەکان هەیە. چەند دانیشتنێکمان لەگەڵ بەڕێسوودانی سەرۆکی حکوومەت ئەنجام داوە. چاوەڕێی خولێکی دیکەین کە پێشبینی دەکەین ئەمە کۆتاجار بێت. لە چوارچێوەی وتوێژەکاندا هەفتەی ئایندا لە بەغدا بەڕێوە دەچێت دوای گەڕانەوەی بەڕێز سوودانی لە ئەمریکا. بۆچوونی تورکمان بۆ کەرکووک ئەوەیە کە دۆخێکی تایبەتی هەیە. ئێمە وەکو تورکمان پێشنیازی دەساودەستکردنی پۆستەکانمان کردووە لە نێوان نەتەوەکاندا کە هەموو نەتەوەکان ڕۆڵیان هەبێت لە ئیدارەدانی شارەکە و هیچ نەتەوەیەک بێبەش نەکرێت. إدارة محافظتهم كركوك وضعيتها خاصة ولا يتحمل إقصاء أي قومية. نزیکەی 5 مانگە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بەڕێوە چووە، هەرچەندە سەرۆک وەزیرانی عێراق سەرپەرشتی کۆبوونەوەکانی هاوپەیمانی ئیدارەی کەرکووک دەکات بۆ ئەو مەبەستە، بەڵام بەهۆی سووربوونی هەر یەک لە پێکاتەکان لە سەر بەدەستێنانی پۆستی پارێزگاری کەرکووک نەتوانرەوە پارێزگارێکی نوێ دابنرێت و حکومەتی خۆجێیی کەرکووک دروست بکرێت. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.